بەیانی وەزارەتی پەروەردە ڕاگەیەنرایەکی بڵاو کردەوە کە چەندین پرۆژە ئامادەن بۆ ئەوەی کە ڕادەستی وەزارەتی پەروەردە بکرێن و بکوێنە بڕاری خزمەتەوە و چەندینی دیکەش لە چەند هەفتەی ئایندە بەردی مناغایاندانڕێ لە پارێزگاکانی دیکە و هەروەها لە هەولێریش بۆ ئەوەی کە بتوانن ئەوانی کەش خزمەت بکەنەوە جیا لەو پرۆژانەی کە لەسەر بودجەی پارێزگاکان و بودجەی وەزارەتی پەروەردەش کارکردنی شاڵاتیانە بەردەوامە بێ. ئەمە 66مین باڵەخانەی پەروەردەییە کە لەم کابینەیەکەوێتە بواری خزمەتەوە بۆ هیوایی کە سوودی بۆ منداڵانی کەس نەزان هەبێت. جنابی وەزیر بەرەو زستان دەڕێت. وەزارەتی پەروەردە کارێکی کردووە بۆ ئەوەی کە ناوەندەکانی خوێندن هەم لە دابینکردنی نەوت و هەم لە دابینکردنی کەرسەکانی گەرمکەرەوە چی کراوە بۆ لە هەولێر و دوهۆک و هەڵەبجە بە تەواوەتی نەوت گەشتوتە هەموو قوتابخانەکان. لە سلێمانی نیسبەیەکی زۆر کەم تقریبا نزیکی 100,000 لیترێکمان ماوە تەوزیعی بکەین. لە گەرمیانیش هەر 100,000 لیترێکمان ماوە تەوزیعی بکەین. لە کۆی 8 ملیۆن لیتر نەوت کە تەرخان کراوە و داوین کراوە بۆ ناوەندەکانی خوێندن زیاتر لە 7 ملیۆن و 600,000 لیتر نەوت تەوزیع کراوە. تەنها چەند سەد هەزارێکی کەم ماوە. کەراران پەروەردەی سلێمانی ڕۆژی هەڵەوین خەتەنگرت لە قوتابخانەکان یاد بکرێتەوە وەکو شاری هەولێر و دوهۆک و شوێنەکانی تر ئایا ئەو یادەکەنەوە یان نا؟ دەسەڵاتی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەکانە. پەروەردەی سلێمانی پێشتر تەلەفۆنیان بۆ من کرد وتیان پێمان باشە کارێک جیوا بکەین. وتم دەسەڵاتی خۆتان نادەتوانن بیکەن ئەگەر بتانەوێت کارێکی لە بابەتە بکەین و هەموو پەروەردەیەکی گشتی و دەسەڵاتی هەیە کە ئەو چالاکیانەی کە بڕیاری لێدا لە سنوورەکە ئەنجام بدرێ ئەنجام نەدرێ جگەل لە چالاکیە نەتەوەییەکان و بۆنە نیشتیمانیەکان کە ئەو دەسەڵاتی پارێزگاکان نییە ئەوانە بە قانون ڕێکخراون و یان بە بڕیاری وەزارەت ڕێکخراون. ئەوانی دیکە دەسەڵاتی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەکانە چ پەروەردەیەک بڕیاردا ئەتوانێت. جنابی وەزیر وەکیل لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران جنابی بەشداریەکەی ئێستا باسی لەبەرچکردنەوەی فەرمانبەرانی مامۆستایان کراوە ئەوەش کاری ئەنجومەنی ڕاژەیە و بەڵێ باس کراوە. جا ئەوە تەفاسیل بۆ لایانی معنی بەجێ بێڵن من وتەبێژی حکومەت نیم وەزیری پەروەردەم بەڵام لەو بەشەی کە پرسیارەکەت جەنابەت لێمە پرسی باس کراوە بەڵێ باس کراوە کاری ئەنجومەنی ڕاژەیەم بابەتە. کێشەکە لەگەڵ حکومەتی عێراقی بەو جۆرە بوو حەزەکەمەوە بۆ هەموو لایە تەوزیح بێ. ڕۆژی 6 بەڕێوەبەراتی گشتی ئەزموونەکان و هەڵسەنگاندن لە وەزارەتی پەروەردەی فیدرال بڕیاری دابوو ئیستینادەن بۆ قەرارێکی تەشریعی مەجلیسی قیادەی سەورەی ساڵی 1970 منحل بڕیاری دابوو کە زمانی کوردی ڕاستبوونی تێدا نییە تەنها بۆ تێگەشتنە. هەر هەمان ڕۆژ ئێمە لەگەڵ وەزارەتی پەروەردەی عێراقی کەوتی نەخات جەنابی سەرۆکی حکومات بۆ خۆی لەسەر هێڵ بوو فەرمانی کرد کە ئەوان بانکێش بکرێن و گفتوگویان لەگەڵا بکرێ. ئێمە ڕاستپار وەکو وەزارەتی پەروەردە لایانی دیکەی معنیش هەیە بەم بابەتانە بەڵام ئێمە ئەو جیهەتە بووین لەناو حکومەتی هەرێمی کوردستان کە ڕاست پێراین بۆ ئەوەی کە ئەو بابەتە لەگەڵ بەغدا بە فەرمی گفتوگویان لەگەڵ بکەین. من لەگەڵ بەڕێز وەزیری پێشوو عەفو ئوستاز عەلی دلێمی قسەمان کرد و داوام لێ کرد کە ئەمە دژی مادەی 4 دەستوری عێراقیە کە ئەڵێ اللغة العربية واللغة الكردية لغتان رسميتان للعراق. وتمان ئەمە ئێمە زمانی دووهەم نین ئێمە زمانی فەرمین و ئەمە تەقلیلی شەئنی زمانی کوردیە. ئێمە ئەم کارەمان لە هەرێمی کوردستان نەکردووە زمانی عەرەبی لە ناوەندەکانی خوێندنی ئێمە دەخوێنرێ و ڕاستەبوونیشی تێدایە لەبەرەوە دەبێ ئەم بڕیارە چاک بکرێتەوە. داوامان لێکردن کە گفتوگویەکی جدی لەسەر ئەم بابەتە بکەین. وەفدێکیان 10 مانگ 11 تقریبا تا 13 لە هەولێرمانەوە لەلای ئێمە 3 ڕۆژ بۆ خۆم سەرپەرشتی کۆبوونەوەکانم کردووە تیمی وەزارەتی ئێمە و تیمی وەزارەتی ئەوان بە سەریحی عیبارە پێمان وتون 2 هەفتەتان لەبەردەسە بۆ ئەوەی کە ئێمە ئەم بابەتانە چاکەینەوە و ئەگەر چاچی نەکەینەوە ئێمە پێمان خۆش نییە هەندێ هەنگاو بگرینە بەر کە پێمان وایە هەنگاوی عەقڵانی نین پێمان وایە هەنگاوی مەدروز نین و بابەتی پرۆسەی پەروەردە تێکەڵ باندێشتی دیکە نەکرێت. لە بینی دوی اختیارین یا چاکردنەوەی ئەم بڕیارە یاخود ئەبێت ئێمەش هەر هەنگاوێکی دیکە بگرینە بەر وەکو وەزارەتی پەروەردەی حکومەتی هەرێمی کوردستان. سەرنجام مەحزەرێکمان نووسیەوە مەحزەرەکە 4-5 خاڵە لەو مەحزەرە گەیشتی ناوەی کە ئێمە تەوقیعمان کرد وەکو وەزارەتی پەروەردە بۆ خۆم بە شەخسی نووسیم موافق پەسەندە ڕەزامەندم لێ بەڕێز وەزیری پەروەردەی
عراقيش لسري نوسيوه موافق على ما ورد الاتفاق بين وزارتي التربية الاتحادية وتربية إقليم كردستان وتوقيع مان كردوه لسيانزي حود محزرقة لناو محزرقة دامان نابود دبيت تاوكو مانجيك هردو لامان گشتاندن بم بابەتە دەربکەین ئەوە بوو وەزارەتی پەروەردەی عراقی فیدرال گشتاندنی بەم بابەتە دەرکرد و دەڵێ هەر قوتابیەک لە بابەتی زمانی کوردی دەرەجەی پێویستی نێنە کە دەرەجەی پێویست لە لای ئەوان 50 ئەوە بەڕاستی قسا بکرێت بابەتەکە بەو شێوەیە ئیدارە درا و چارەسەر کراوە. پارلمانجی 12 بوو کە ڕۆزەکەمان باخچەکەمان بەبەر شەقامی 150 مەتری کەوت 240 پەپولەم هەبوو ئەو 200 پەپولەیە هەمووی بێبەشبوون لە خوێندن لە مارێ دانیشتن بەڵام بە هاوکاری جەنابی وەزیر کە زۆر سوپاسی دەکەین کە زۆر خەمی باخچەکەمانی بوون بەهۆی ئەوەوە هەستا بەدابنکردنی ئەو باخچەیە بۆ ئێمە بۆ منداڵەکان ئێمە باخچەی منداڵانی کەس نەزان خۆی لە چەند منداڵ دەگرێتەوە ئەمە ئەو ساڵەکە 239 منداڵمان هەیە بەنیازن لەبەرەوەی کە باخچەکەتان گوازراوەتەوە بۆ ئێرە یعنی واتە سنوورێکی فراوان ئەگەوێتە ئەم ناوچەیەوە بەنیازن منداڵی تر وەربگرن بەڵێ ئێمە هەر بەردەوام لە مانجی هەفتەوە کە بەبێ بڕیاری وەزیر ئەو کاتی وەرمانگرت دوای کردنەوەی ئێرکوانش هەتا ئێستا بە بەردەوام ئەمە منداڵان وەردەگرین زۆر سنوورەکان ماوەڕێتێ پێڕەش کەس نەزان لانەستیە شاهانە تەلارستیە ئەمانە هەمووی تەڵەبەی ئەو منتقانەمان هەیە واتە کاتی وەرگرتن لە هەموو باخچەکان ڕاگیراوە بەڵام باخچەی منداڵانی کەس نەزان دەرگای کراوەیە هێشتا بۆ وەرگرتنی من بەڵێ ئێستا بەردەوامی لە وەرگرتن مامۆستا لە ماوەی کارکردنتە لەو باخچەیە وەکو بەڕێوەبەرێ ئەو کێشانە کە هاتووەتە ڕێگەتان چۆن بوون و چۆن هەوڵت داوە کێشەکان چارەسەرکەیت و کەم و کوڕیەکان نەهێڵیت و منداڵان و دایکان و باوکانیان لە خۆت ڕازی بکەیت ئێمە وەک باخچەی منداڵانی کەس نەزان زۆر جار تووشی کێشە و گرفت بووینە بەڵام بە هەوڵ و هیمەتی هەموو کارمەندان و ستافی باخچەکەمان و بەهۆی یارمەتی بەڕێوەبەری گشتی ئەوانە ئەوانیان هەرم بۆ چارەسەر ئەلحەمدە کێشەیمان ئێستا هیچ کێشەکمانێت تەنها کێشەیمە ئەوە بوو پارەکە کە تووشی ئەو گرفتە بووین باخچەکەمان تێکچوو ئەگەرنا هەتاکو ئێستا کێشەی گەورەمان نەبووە بەڕاستی بێگومان دەبێ ئێستا میلاکتان زیاد بکات واتە کە سنوورێکی فراوان لەم ناوچەیە هەیە و زۆری منداڵ وەرەگریت و دەرگای بەڕێزیشت کراوەیە بۆ هەموو منداڵان ڕەنگە پێویستت بە میلاکی زیاتر بێ هەوڵ داوە میلاک بۆ باخچەکە زیاد بەڵێ هەوڵماندا بۆشیان دابین کردینە مامۆستا سابیر دەستی خۆشببی چاروانە بێژی بۆ دانام بانە بێژمان هەیە ئەلحەمدولیلا